سڵاوتان لێبێ و کاتتان باش. دیارە زیاتر لە 2 کاتژمێرە پرۆسەی دەنگدان لە سەرتاسەری عێراقدا وەستاوە. لە ئێستادا سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکان و ئەنجامە بەرایەکانن. من ئێستا لە پەیمانگای کۆمپیوتەری سلێمانیم. دیارە لە پشتی منەوە کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە سلێمانی سەرقاڵی ئەوەن کە سندوقی تایبەت بە دەنگدان هەڵچڕن بۆی عەدو فەرزی یەدەوی ئەوەی دەوترێت بە دەست هەژمارکردن لەم بنکەیەدا یاخود لەم وێزگەیەدا دەست پێ بکەن. من ئێستا پێشەوەی ئامار و داتاکانتان بۆ بخەمە ڕوو سەرپەرشتیاری ئەم بنکەیەم لەگەڵایە هەناو عوسمان. هەناوخان سڵاو لێبێ، پێمان بڵێ ئەمڕۆ پرۆسەی دەنگدان لەم وێزگەی ئێوە و لەم بنکەی ئێوە بە شێوەیەکی گشتی چۆن بەڕێوە چوو؟ سەرەتا بەخێر بن، سواز بەخوا ئەمڕۆ پرۆسەی دەنگدان زۆر بەسەرکەوتووان و بەبێ کێشە بەڕێ بوو. هەنێ ئێشکالاتمان هەبوو لە بەسمەیە، بەڵام سواز بەخوا هەمووی چارەسەر کراوە و کێشەی نەبووە. هەنگاوی دوای داخستنی سندوقەکان دوای کۆتایی هێنان با پرۆسەی دەنگدان چۆنە؟ ڕێژەی بەشداریکردن چۆن بوو؟ ڕێژەی بەشداریکردنمان بەپێی ئامارە سەرەتایەکان لە سایە 29 هەر ئەوەنەیەکە. ئێستا سەعات 6 کە دەنگدان تەواو بوو هەموو مەحەتەکانمان داخراوە، مەحەتەی سێمانەکرێتە یەدەوی. ئێستا مەشغوڵی ئەوە بین. هەناخان ئەو ڕێژە سەوتانی کە لێرە دراوە ڕەوانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دراوە لە عێراقەوە یاخود جارێ خەلەل و کێشەتان هەیە؟ وا چاوەڕین ئیرسالی قەمەر سناعی ئەڕوا بە لە داتاکانمان نەرین بۆ قەمەر سناعی مەکتەب وەتانی لە بەخە. کەی سندوقەکانە گوازرێتەوە بۆ شوێنی تایبەت؟ کەی مەرکەزەکەمان تەواو بوو، گازێکی دووتەنیمان بۆ ئامادەکەن و موادە گوازرێتەوە بە ئاسایشەوە بەرەو هوانە. هەناوخان دەستت خۆش بێ، ئەتوانی سەرقاڵی ئیشوکاری خۆت بی بۆیە منیش چەند تاوزانیارێک بدەم بە بینەران. لەم بنکەی تەمەنی لەم بنکەی کۆمپیوتەرە، پەیمانگای کۆمپیوتەری لە گەڕێکی کارێزەوشکە شاری سلێمانی لە کۆی 3666 دەنگ 875 کەس دەنگی داوە. لەو 875 کەسە دیارە 178 دەنگی پوچەڵ هەبووە. لەگەڵەوەدا لە پاش ئەوەی کە دەنگەکان ئاشکراکرا ڕێژەی دەنگەکان دیارە ڕێزبەندیەک لە نێوان یەکەم و دووەم و سێمی حزبەکان لەم بنکەیەدا ئاشکرا بوو کە هەرێکە لە نەوەی نوێ کە کاندیدەکەی ڕێبوار عەبدوڕەحمانە لەم بنکەیە بەکۆی گشتی بنکەکە 225 دەنگی هێناوە. بەدوای ڕێبوار عەبدوڕەحمان یادگار مەحموود دێت کە کاندیدی پارتی دموکراتی کوردستانە 99 دەنگی هێناوە. دواتر کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان دێت 81 دەنگی هێناوە، ئەوی شاسوار ئەمینە. دیارە لە شاری سلێمانی بە دیاریکراوی ئەوە مێوێ ئەوەتان پێ بڵێم کە بە تەواوی شاری سلێمانیەوە زیاتر لە 1,290,926 کەس لە 503 ناوەند و 2,969 وێزگەدا مافی دەنگدانیان هەبووە. ئەوەی دەگوترێت لە کۆی پارێزگای سلێمانی باپێی ئەنجامە بەرایەکان یاخودەوە ئەنجامانی کە دەست تیمەکانی شارپرێز کەوتووە لە شاری سلێمانی ئەوەیە کە ڕێژەی دەنگدان با کۆی گشتی لە شاری سلێمانی ڕێژەکەی نەگەشتۆتە 100% لە نێوان 125 بۆ 100%ە کە دەگوترێت ڕێژەیەکی کەمە. لەگەڵەوەدا بەشداری هاوڵاتیان هەر لە بەیانێکی زۆر ئەوە ڕاگەیەنرا کە بەشداری هاوڵاتیان وەکو پێویست نییە لە پرۆسەی دەنگداندا. تاوەکو ئێستا کارمەندانی کۆمیسیۆن لە ناوەندەکانی دەنگدان دوای تەواوبوون و وەستانی ئامێرەکانی دەنگدان دیارە کارمەندان سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکانن. نوێنەری حزبولانە سیاسیەکان و چاودێرەکان هێشتا لە ناو ناوەندەکانی دەنگداندان. دوای ئەوەی کە لە ناوەندەکاندا عەدو فەرزی یەدەوی یاخود هەژمارکردن بە دەستی پێکرد. دواتر ئەم سندوقانە دەبرێنە شوێنی تایبەت بە جۆرێک کۆمیسیۆن شوێنێکی تایبەتی دیاری کردووە کە سەرجەم سندوقەکانی لێ کۆ دەکاتەوە. هاوکات کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لە سلێمانی تاوەکو ئێستا وادەی ئەنجامدانی هیچ کۆنگرەیەک یاخود هیچ زانیاریەکی لەبارەی ڕێژەی دەنگدان ئاشکرا نەکردووە. ئەوەی هەیە
کە من پەیوەندیم بە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان کرد باسی لێوە کرد کە سبەینێ بڕیارە لە شاری سلێمانی لەسەر ئەنجامەکانی دەنگدانی گشتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆنگرێکی تایبەت ببەستن لەگەڵەوەدا ژمارە و داتا و زانیاریەکانی سەرجەم دەنگدانی گشتی و تایبەت ئاشکرا بکەن. بەڵێ ئەوە ئێستا دەیبینن کارمەندانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانە سەرقاڵی ئەوەن کە عەدوفەرزی یەدەوی هەژمارکردن بەدەستی لەم وێزگەیەدا دەست پێ بکەن. دواتر سندوقەکان وەکو ئاماژەم پێکرد دەبرێتەوە بۆ شوێنێکی تایبەت کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان دیاری کردووە. بەڵێ دیارە ئەمڕۆ لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستانیش پرۆسەی دەنگدانی گشتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکرد لە کاتژمێر 7 بەیانی تاوەکو کاتژمێر 6 ئێوارە هاوڵاتیان بەشدار بوون لە پرۆسەی دەنگدانی گشتیدا. دیارە ڕۆژی 8 مانگیش دەنگدانی تایبەت بەڕێوە چوو. لە ئێستادا کارمەندانی ئەم وێزگەیە سەرقاڵی ئەوەن کە عەدوفەرزی یەدەوی دەست پێ بکەن بۆ هەژمارکردنی دەنگەکان.